ناوی خۆی گەورە و مێرەبان ئامادەبوانی بەڕێز میوانانی هێژا بە خێراتنێکی گەرمی هەمووتان دەکەم بۆ ئەم بۆنەیە. خۆم زۆر بە خوشحاڵ دەزانم کە ئەمڕۆ ئامادەین لێرە بۆ کردنەوەی دوو پرۆژەی پێشکەوتوو و گرنگ لە کوردستان کە ئەوانیش هۆتێلی هایەت ریجەنسی و گولان مۆڵە کە ئەمڕۆ سەردامان کردن و جێی شانازیە کە دەبینین بەم جۆرە پێشکەوتووە ئەم پرۆژانە جێبەجێ کراون. هەروەک پێشتریش بیستان ئەم پرۆژانە ماوەیەکی زۆرە دەستیان پێکراوە بۆ ئەوەی جێبەجێ بکرێن، بەڵام بەداخەوە لە ماوەیە کە هێرشی دڕندانەی داعش هاتە سەر کوردستان زۆر لە پرۆژەکان وەستان یاخود دوا کەوتن، بەڵام بیستم کە کار لەسەر ئەم پرۆژانە بەردەوام بوو وەکو تەحەدایەک بەرامبەر بە هێزی ڕەشی تیرۆر کە چۆن پێشمەرگە لە خەتی پێشەوە شەڕی داعش دەکا، ئەوە وەبەرهێنەرەکانیش لە ناو کوردستان پرۆژەکانی خۆیان جێبەجێ دەکەن و ڕێگە نادەین کە هیچ هێزێک ڕێگەی پێشکەوتنی کوردستانمان لێ بگرێت. جێی دەستخۆشیە و من سوپاسی هەردوو بەڕێزان کاک سیروان بارزانی و کاک سەبری ئۆزەل دەکەم بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژانە. دەستان خۆش بێت و پیرۆز بێت. بەڕێزان، ئێمە لە حکوومەت یاریمی کوردستان بەڵێنی ئەوەمان داوە کە هاوکاری کەرتی تایبەت بکەین بۆ ئەوەی حکوومەت لە کەرتی گشتی و کەرتی تایبەت بەیەکەوە بتوانن زیاتر خزمەت گوزاری بگەینە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە دەبینین ئاستی کواڵیتی و دابینکردنی پێداویستیەکانی خەڵکی کوردستان لێرە لە ناو کوردستانەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە دەچێت. جێی دڵخۆشیە. هیوادارم نەک تەنیا لە هەولێر لە هەموو شار و شارشکەکانی تری کوردستانیش وەبەرهێنان بەردەوام بێت و ئێمە زیاتر بتوانین خزمەت گوزاری بگەینە هەموو هاوڵاتیانی خۆشەویستمان. ئەوەی لێرە دەکرێت خزمەتی هاوڵاتیانە، بەڵام ئەمە ڕێگە خۆشکەریشە بۆ ئەوەی گەشتیار لە شوێنەکانی تری عێراق یان لە دەرەوەش ڕوو لە هەرێمی کوردستان بکەم، کەواتە ئەم جۆرە پرۆژانە کە وەبەرهێنانیان تێدا دەکرێت ڕێگە خۆش دەکەن بۆ هێنانی گەشتیار بۆ هەرێمی کوردستان. ئەم پرۆژانە یارمەتیەوە دەدەن کە بوژانەوەی ئابووری لە هەرێمی کوردستان بەردەوام بێت. هەلی کار بۆ خەڵکی کوردستان دەستەبەر دەکەن. ئەوەی حکوومەت دەتوانێت بیکات ئاسانکاریە، ڕێگە خۆشکردنە، ئاسانکاریە لە یاساکان بۆ یارمەتیدانی وەبەرهێنەران کە بتوانن لێرە لە هەرێمی کوردستان زیاتر وەبەرهێنان بکەن، چ وەبەرهێنەری نەوخۆیی بێ یان وەبەرهێنەری بیانی. بەڵام کە دێنە ئێرە و حکوومەتەوە ئاسانکاریانەیان بۆ دەکات، ناڕاستەوخۆ هەلی کار بۆ خەڵکی کوردستان دروست دەکرێت. کەواتە ئەم پرۆژانە تەنیا سوود لە وەبەرهێنەر نادەن، بەڵکو دەرفەتێکیشە بۆ ئەوەی گەنجەکانمان بتوانن ئیش لەم جۆرە شوێنانە بۆ خۆیان بدۆزنەوە و بەم شێوەیە ئابووری کوردستان زیاتر دەبوژێتەوە بەرەو پێشەوە دەچێت. من لێرەوە داوا لە باڵوێزە بەڕێزەکان دەکەم کە خۆیان دوای بینینی ئەم جۆرە پرۆژانە زیاتر قەنەعەتیان وا بێت کە هانی کۆمپانیەکانی وڵاتەکانیان بدەن، ئەوانیش بێن و لە کوردستان وەبەرهێنان بکەن. کوردستان بەرەو پێشەوە هەنگاو دەنێت، ئابووری کوردستان ئەبوژێتەوە و دەستی پێکردووە و ئومێدێکی زۆرمان هەیە کە کوردستان نەک تەنیا بۆ خەڵکی کوردستان جێخێر و بەرەکەتە، بەڵکو بۆ هەموو خەڵکی عێراق و بۆ هەموو ناوچەکەش دەبێتە نمونەیەکی سەرکەوتووی بژانەوەی ئابووری. هیوادارم کۆمپانیەکانی بیانی زیاتر ڕوو لە کوردستان بکەن و
و بەرهێنان بکەن و هەم خۆیان تێیدا سوودمەند بن هەم یارمەتی ئێمەش بدەن ئێمە زیاتر بتوانین کوردستان ئاوەدان بکەینەوە. من زیاتر لەوە کاتتان لێ ناگرم، جارێکی تر دەستخۆشتان لێ دەکەم، هەر سەرکەوتوو بن، کوردستانیش هەر ئاوەدان بێت.